فیلمی سەردەمی جەنگ لە دەرهێنانی ڕامیار مەحموود و ئیدریس عەبدیە. ئەم فیلمە بۆ براوەی خەڵاتی ڕەخنەگرانی فێستیڤاڵی نێودەوڵەتی دوبەی و لە دوای نمایشکردنی فیلمەکە لە فێستیڤاڵەکە هەڵبژێرا بۆ کێبڕکەی باشترین فیلمەکانی ساڵ لە فێستیڤاڵەکە بۆ ساڵی 2024. گفتوگۆی زیاترەکەم لەگەڵ دەرهێنەری ئەم فیلمە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانەیە کاک ڕامیار مەحموود. ڕامیار سڵاو لێبێ بەخێر بێ. سڵاو لە خۆتان، سپاسانەکەم بۆ بانگێشت. زۆر سپاس. لە نووسینەوە بۆ دەرهێنانی فیلم ئەمە چ ڕێکەوتێکە؟ من ینی لە ڕووی ینی وەکو خۆم وا سەیرەکەم کە هیچ میدیەمێک کە تۆ کاری پێەکەی پیرۆز نییە. ینی بۆ نمونە من لە 1970 ئیشی بڵاوکردنەوەی تێکسیە دەبیەکەم شعریا توێژینەوە ماناوە نییە زمان پیرۆزە. جاری وایە حەزەکەم میدیاکەم گۆڕمیکەم بە نیگارکێشی یکەم بە کوڕێتینی ئیڤێنتی هونەری یاخو هونەرمەندێکی گەڕۆکەم بە نووسینی نارێشن بۆ فلم یا دەرهێنانی فلم لەبەرەوە ینی حەزم لە فری لە میدیا هەیە کە بەکاری بێنم. فیلمی سەردەمی جەنگ باز لە چ کایەکی هونەرەکات؟ فیلمی سەردەمی جەنگ فیلمێکی با بڵێین لە ڕووی ژانرەوە زۆرەکەی ما کۆمنتاریە خۆی ئەندێشەیە فکشنە ئەگەر فیلمەکە سیرەکەی ئەندێشەیە بەڵام ئەم ئەندێشەیە بە بڵین بەڕوانگەی دیکۆمنتاری وێنەی گیراوە ینی وێنەگرتنەکەی لە ڕووی سینەماتۆگرافی و دیکۆمنتاریە بەس خۆی لە بنسینای ئەندێشەیە. باشە ئەمە باسمان کرد کە باز لە چ کایەکی هونەرەکە ئەی باز لە چ کایەکی جەنگە کات فیلمەکە؟ خۆی وێناکردنی کۆمەلگای دوای جەنگە ینی ناونیشانەکە بە مانای ئەوە نییە تۆ ئامێرە جەنگیەکان ببینی یا بەرەکانی جەنگ ببینی. چیرۆکی کۆمەڵە کەسێک کە کۆمەڵە فیلممیکەرێکە با بڵین فیلمسازێکی کوردن کە لە کۆمەلگای دوای جەنگان و بیر لەواکەنەوە ڕۆمانێک بکەن بە فلم لە بنچینایە. بیرۆکەکە بەم شێوەیە ژیانی ڕاستەقینی خۆیان ئەکەنەوە بە بەشێک لە کەرەستەی دروستکردنی فیلمەکە. بەڵێ ئەم فیلمەی ئێوە لە فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دوبەی بەشداری کردبوو و بووە براوەی خەڵات. ئەم فیلمی ئێوە یەکەم فیلم بوو یان کە بەشدار بێت لەم فستیڤاڵە یان فیلمی تری کوردیش بەشدار بوو لەم فستیڤاڵە و بەشداریکردنەکەتان چۆن بوو؟ لە ڕاستیە ئیماراتی عەرەبی ینی زەویەکە ینی خەو نەبینێ بە پێشکەوتنیەکی گەورەوە ینی بە ئۆرگانیزیشنی گەورەوە بۆیە حەزمان کرد چووکە ئەجەنسیەکەم دروست کردووە بۆ بڵین کاری بڵاوکردنەوەی فیلم بەزین بۆ ئیشەکەی خۆمان دروستم کردووە نەگەوەی پسم لە بواری بازرگانیا بڵم ئەو کارامێ بکەم لەبەرەوەی لە ئیشەکە ئەزانم یەکەم هەنگاومان بە دوبەی دەستی پێکرد ینی خۆشحاڵ بووین خەڵاتی ڕەخنەگرانمان برد لەبەرەوەی خەڵاتێکی سەرتاسەریە بۆ هەڵسەنگاندنی فیلمەکەەوە. یەک فیلم لە عێراق هین کراوە چکە بڵین مەسەن نانووسن کوردستان داتابیسەکە عێراق یەک فیلمانی تر ئەمریکا و ئەوروپای ڕۆژاوان کێبڕکێکە زۆر تونگ بوو. چەند فیلم لەو فستیڤاڵە بەشداری کردووە ئێوە بوونە خاوەنی خەڵات؟ وەڵای خەڵکێکی زۆر بەشداریەکە بە زۆریم تۆزە ترسیشمە بوو لەبەرەوەی سێری سلێکشنی پێشومە کرد هەمویان فیلم سازی باڵێن ئەمریکی و ئەوروپای ڕۆژاوان ینی کەرەستیان زۆر لەبەرئەزمونیان زۆر لاانەیە کۆنسێپتی ئێمەیان پێنەبێ بەڵام لە ڕووی کەرەستە و فەند و شتەوە ینی ئاستنجان کەمترە لە ڕووی دیموکراسیشەوە چکە تۆ دروستکردنی فیلم بەبێ دیموکراسی مستەحیلە. ئاستی بەرهەمهێنانی فیلم لە کوردستاندا چۆنە بینی و چۆن هەڵیا سەنگێنی؟ هەستەکەم باشووری خۆمان لە هەرێم خراپە بەلایانی کەمەوە ئێمەم شارە کللتوریەمانێ سلێمانی کە
شانازیەکی کللتوریە بۆ لە ڕووچیەوە خراپە ئەم هەموو فیلمە بەرهەمهێنرێت گەشتێتە دۆ خێناتوانین فستیڤاڵی سینەماکەش بکرێوانە بەڵێ یعنی ئەمە خۆی دواکەوتنیەکە تۆ چونکە پێویستت بە ڕێخستنی فستیڤاڵێک هەیە ینی ئەگەر مشکلیتێکە و مانایەوە نییە قەپاتیکەی هەوڵ بە بەردەوام بێ چاکی بکە پێشی بخات تا زیاتر دووبارە بێتەوە گەشە بکە توانایی تازە دەربخرێ ینی گوناحە لە شارێکی کولتوری ئەو شتەمانەوە بەگشتی ئێمە مشکیلەمان هەیە ینی باشە هەندێک فیلم کە بۆ خەڵکی ئاسایی بەرهەمێنرێت جەماوەری هەیە ینی شتێکی گرنگە بۆ سینەما بەرزیار فیلم زۆر هوەریانە بێ یا زۆر دەستە بژێرانە بێ ینی سینەما ئەبێ تەنەوەیەکی تیاابێ بۆ خەڵکی ئاسایش و بۆ خەڵکی دەستە بژێریش ئەی لە ڕووی بەرهەمهێنانەوە وڵی بڵم چی خۆی بوارەکە بۆی ئێمە تازەیە بەس گرنگە بیری لێ بکەینەوە ینی پێویستمان بۆیە تۆزێک لە زمان یانی بستێ لە زمانی نووسین دەربچین بڕێک گرنگی بە بەرەمهێنانی وێنە بدەین و لە پاڵ وێنە چاوێنی جوڵاو ینی مەوەستم لە سینەمایە چونکە ئەگە تۆ استراتیجێکی نەتەوەی دەبێت بۆ دروستکردنی شوناسی خۆت بە شێوەیەکی پێشکەوتوانە سینەما میدیەمێکی گرنگە ئامرازێکی زۆر گرنگە فیلمی سەردەمی جەنگ جگە لە بەشداریکردنی لە فستیڤاڵەکانی دەرەوە بەنیاز نین لێرە بینەر ئاشنا بێت بۆ فیلمەتان و بێبەش نەبن نەبینینی لە ڕاستیا من چوومەتە مارکتینێکەوە ئیتر ئومێ دەکەم لە دوای مانگیەکەوە حەزەکەم کۆمەڵێ سەرکەوتنی تر بەرین وەکو تیمی فیلمەکە هەمومان لەسەرەوە ڕێکەوتین و دوای ینی بە درێژایی ساڵەکە خۆ مارکتینم کردووە حەزەکەم ساڵەکەی تاو بکە پاشان لێرە ئیڤنتێکی بۆ بکەین ڕامیار سپاس کە بەشداربی لەگەڵمانە زۆر سپاس هیوای سەرکەوتنتان بۆ خوازم عاجێتان کێشە زۆر سپاس.